دوای ئەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە مەدینە لەلایەن خەڵکی مەدینەوە و لەلایەن ئەنسارەوە، ئاخر ئەوانەی مەدینە مەکە کە کۆچیان کرد پیانەوترێ مهاجرین، کۆچبەران، و ئەوانەی مەدینەش کە داڵدە و پەنای پێغەمبەر و سەحابەکانی پێغەمبەریاندا پیانەوترێ ئەنسار، واتە پشتیوانان، هاوکاریکەران، یارمەتیدەران. ئەوانە خۆشەویستەکانم بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێشوازیان لە پێغەمبەر کرد کە ئەنەه هەموو دنیایان دەستکەوتووە، باوشیان بۆ پێغەمبەری خوا گرتەوە صلی الله عليه وسلم زۆر بە جیاوازی، چونکە ئەوانە ئەیانزانی هەروە بە خۆشی ناڕاوەسەکە چاکە ئەیانزانی ئەم ڕێگایی کە ئەوان هەڵیان بژار دۆ ڕێگایەکی زۆر زۆر قورسە، خۆیان ئەیانزانی لەوانەیە خۆیان و ماڵ و مناڵیان تیا بچن. زۆر جیاوازە خۆشەویستەکەم مسلمانە بەڕێزەکان، زۆر جیاوازە قەومێک بە دوای بانگەوازی خۆیان بگەڕێن، یعنی بگەڕێن خەڵک بانکەن بۆ لای ئیسلام لەگەڵ قەومێکە بانگەوازی خوا بە دوایانە بگەڕێ. زۆر جیاوازە قەومێک ئامادە بن قوربانی بنن لە پێناوی خوایە لەگەڵ قەومێکە قوربانیان بۆ بدرێ. قەومێک ئیسلامیان خستۆتە سەر شانی خۆیان لەگەڵ قەومێکە سوار ملی ئیسلام بوون، ئەیانەوێ بەناو ئیسلام و دنیا و دینیان دەستکەوێ، دووسێ فلسیان دەستکەوێ. ئەمە زۆر جیاوازە، زۆر جیاوازە. ئەمە ئەگەر تۆ نەتوانی فەرقی بینی ئەم دوانە بکەیت کەوابوو معنای وایە ئیتر هیچ. ئەمە زۆر جیاوازە. خۆشەویستەکانم ئەنسار کۆمەڵە خەڵکێک بوون ئەگەڕان لە چی شوێنەکە خزمەتی ئیسلام بکرایە و دینی خوا بکرایە ئەڕۆین بۆ ئەو شوێنە، لە چی شوێنەکە ئیسلام پێویستی بە قوربانیدان بایە بە ماڵ و بە نەفس ئەوان ئەڕۆیشتن بەو شوێنە. ئەنسار ئەوانە بوون کە بەیعەتیان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەستیان خستە ناو دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا ئامادە بن بەخشیندە بن لە کاتی هەبوونی و لە کاتی نەبوونیە، لە کاتی دەستڕۆیشت بوون و لە کاتی دەست نەڕۆیشت بوونە، في العسر واليسر. ئامادە بوون گۆڕایەڵ ببن لە کاتێکا کە حەزیانە کرد، يعني لە کاتی حەزا کە ئینسان حەزەکە گۆڕایەڵ بێ و لە کاتێکشە کە تەمەڵی ئەدگرێ و حەزەکەی گۆڕایەڵ نەبی، ئەوان وعدیاندا بوو لە هەردوو حاڵەتەکە گۆڕایەڵ بن. وعدیاندا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەیعەتیاندا وتیان ئەمر بە چاکە ئەکەین و نەهی لە خراپە ئەکەین و لە هیچ لۆمەی لۆمەکەرێک ناترسین، ڕێک بە سەراحەت دینی خوا بۆ خەڵک باسەکەین و ئەمر بە چاکەکەین و نەهی لە خراپەکەین و لەوە ناترسین خەڵک بێژێ خەڵ لۆمەمان کە. ئەخر ئێمە برینە ئەگەر بەس ئەهلی ئەم مزگەوتە ئێسا وعد بدەین ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین و لە لۆمەی لۆمەکەر نەترسین، دنیا ئاگۆڕین، واللهی دنیا ئاگۆڕین، هەموو دنیا ئاگۆڕین، واللهی بە هەزار کەس و هەموو دنیا ئاگۆڕێ. صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەرارەیاندا، یعنی ئەنسارەکان مەبەستم بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم چۆن ماڵ و مناڵ و سەروەت و سامانی خۆیان پارێزن، ئاوا پێغەمبەر و ئەسحابەکان کە دێن بۆ لایەن بیان پارێزن. جا ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکان. ئەمە کی ئەتوانێ ئەمە بکە؟ کەسێ باوەڕی هەبێ بە لا إله إلا الله محمد رسول الله و باوەڕی هەبێ بە هەشتێک هەیە بۆی ئەگەڕێتەوە و جەهەنمێک شێ خۆی لێ پارێزێ. ئەگەر باوەڕیان وانە بۆیان ناتوانن، یعنی مەخۆ بەبێ مقابل ناکرێ. خۆشەویستەکانم کەس نییە لەم دنیا بێبەرژەوەندی کار بکە، هەموو کەسێ لەم دنیا بەرژەوەندی هەیە، بەڵام ئایا بەرژەوەندیەکەت دنیاییە نەفسیە و بۆ خۆت و خۆم بۆ خۆم و گیرفان پڕکردن و هەوڵەمە، یان مەسەلەکە قیامەتە، یا مەسەلەکە ڕەزابوونی خوایە، یا ئامادەی مەسلحەتی خۆت و بەرژەوەندی خۆت بخەیتە قوربانی خەڵک لەبەر خاتری ڕەزابوونی خوا. ئەمە فەرقەکە ئەوەیە. ئەوان ئەنساریەکان ئاوا بوون، بۆیە خوای تەعالی لە قورئانە وەسفیانەکە هەرێک لە سوورەتی حەشر دوای ئەوەی کە باسی مهاجرینی کرد یەکسەر ئاەتی نۆ ئەفەرمێ والذین تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. أواني كما كان ينكرد وبمهاجرين وبيغمر مهاجرين كان دلو مالو حمشتي كان أما دساس كرد لبر خاطري پیغمبر، يعني لبر خاطر خوا طبعا پیغمبر صلی الله علیه و سلم لبر خاطر خوا خوشمانه اوان پنای پیغمبر و مسلمانان ده لبر خاطری خوای پروردگار
خۆشەویستیان هەیە بۆ ئەوانەی کە کۆچیان کرد بۆ لایەن ولا ناو دڵیشیانە هیچ حەسوودیەکیان بەخیلیەکیان پێ نابن ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه هر کەسی ئەوەنە دڵی پاک بێ و ئەوەنە دڵی خۆی پاک کرد بێتەوە بەڕاستی فأولئك هم المفلحون ئەوانن سەرفراز